لە ئێستادا هەرچی تەماشای نەخشی ئەم ناوچەیە بکات هەست بەوە دەکات درێک بەوە دەکات کە ئاڵۆزیەکی با بڵێن زۆر لە نێوان کورد و تورکدا هەیە. ئەم ئاڵۆزیە لە ڕاستیدا پاشخانێکی هەیە کە پەیوەستە بە دروستبوونی دەوڵەتی تورکیا تا ئێستا. تێگەیشتن بەبێ تێگەیشتن لەم پاشخانە زۆر ئەستەن دەبێت لە ئاڵۆزیەکەی ئێستا بگەین و دێین چڕی دەکەینەوە لە کۆمەڵێک بەریەکەوتن کە بەریەکەوتنی تورکیا لەگەڵ پەکەکە، بەریەکەوتنی پارتی دیموکراتە لەگەڵ پەکەکە، بەریەکەوتنی با بڵێن خەڵکێکی ئاساییە کاتێک کە سەردانی تورکیا دەکات لەگەڵ خەڵکی تورک. بەڵام تێگەیشتن لەمە ئاسانتر دەبێت ئەگەر ئێمە بین پاشخانەکە ببینین، چونکە لەنێ ئەو پاشخانەدا وێنەیەک دروست بووە، شتێک دروست بووە کە دەرەنجامەکەی ئەوەیە کە لە ئەمڕۆدا دەبینین. دەرەنجامێک کە تێیدا دارێک ئەگەر تەماشا دەکرێت وەکو کورد تەماشای دەکرێت، بۆیە بڕینەوەی دارێک لە لای دەوڵەتەکە بڕینەوەی کورد دەبێت. ئەمە پێویستە بەوەی کە ڕاستە شوناسی تورکی کاتێک کە گەڵاڵە بووە لەو 100 ساڵی کە تێپەڕی لەو 100 ساڵی کە دەوڵەتی تورکیا دروست بووە، شوناسێکی پەرچەکردارانەیە، ڕەتفعلانەیە، شوناسێکە لەسەر بنەمای تورک بوون و هەبوونی دەوڵەتێکی هیمۆجین و هاوشێوە دروست بووە کە تێیدا یەک ڕەگەز و یەک زمان و یەک مێژوو و یەک نەتەوە کەمە پێی دەڵێن تیۆری ڕۆژ خۆیان تێیدا تورک با بڵێن هەژمونی بەسەر هەموو شتێکدا هەیە. لە بەرامبەر بەمەدا عادەتەن کاتێک لە پرۆسەی شوناس دروستکردن داڕشتنی شوناسدا بەردەوام دژێک هەیە. لە تورکیادا دژەکە کووردە، یعنی تورک بوون واتە کورد نەبوون، واتە دژبوون لەگەڵ کورد، واتە بەکەم تەماشاکردنی کورد تۆ تەماشا بکە. بەردەوام ئەمە ڕووی داوەکە قسە لەسەر ئەوە دەکەن کە زمانی کوردی بایی ئەوە نییە کە زمانی نووسین بێ، سیوشەیەکە کات خۆی موسەعنتەر جوان ڕەدی ئەمەی داوەگوتی تەنانەت زمانی مریشک سیوشە زیاترە. بە هەمان شێوە لەسەر ئەوە بنیاد نراوە کە ئەمە نەتەوەنین بەڵکو کۆمەڵی خەڵکی کۆچەرین ڕەوەندن کە ناکرێ هەبوونیان هەبێت لە پرۆسەی سیاسی، لە پرۆسێسی بەڕێوەبردن. بۆیە ئەمە کاتێک کە 100 ساڵی تێدەپەڕێ لەوە دەردەچێت کە تەنیا گوتارێکی سیاسی ڕۆژانە بێ، بەڵکو بۆتە بەشێک لە زاکیرەی کۆمەڵگەی تورکی، بەشێک لە زاکیرەوە بەمانای ئەوە دەبێت کە لێرە بەدواوە هەرچی قسە لەسەر کورد بکات دەبێت لەو ئاستە قسە بکات کە کورد لە نزمترە لە تورک، کورد کەمترە لە تورک، بۆیە قسەکردن لە هاو ئاستبوونی کورد و تورک چەشنێک لە حاڵەتی با بڵێن دەرونی دروست دەکات لە لای ئەوان. پێم وایە ئەگەر ئێمە لەو پاشخانە تێگەیشتین لەوە تێدەگەین کە بۆ تورک شتێک نییە بە ناوی خاکی هەرێمی کوردستان، بەڵکو شتێک هەیە بە ناوی با بڵێن خاکی تورک کە داگیر کراوە لەلایەن خەڵکانێکی ترەوە، شتێک نییە بە ناوی قەوارەی کوردی، بەڵکو با بڵێن یاخیبوونێکی یاخیگەرێک هەیە لەو ناوچەیە هاتووە با بڵێن وەک دیفاکتۆیەک ئەمری واقع حکومڕانی دەکات. بۆیە ئەوەی کە ئێستا ڕوودەدات وای لێک بدەینەوە کە تەنیا بەریەکەوتنی تورکیا لەگەڵ پەکەکە لە ڕاستیدا سادەگۆییە ئەمە، بەڵکو ئەمە چەشنێکە لە بەریەکەوتنی دەوڵەت پێی وایە دەوڵەتێک کە پێی وایە ئەوەی لە دەرەوەی ئەم دەوڵەتەیە یاخیە جا ناوی پەکەکە بێ یان هەر ناوێکی تری هەبێ، چکە دوجار ئەوەی کە پەکەکە و ئەوی تر بێ کۆ دەکاتەوە کوردبوونیەتی. لەبەرەوە ئەوەی کە لە ئێستادا ڕوودەدات ئەم پاشخانەی هەیە، بەڵام لە ئێستادا خۆ دەزانی تاکتیکی سیاسی زۆر جار حکم دەکات و تورکیاش لە ڕاستی لە تاکتیکدا زۆر شارەزایە. وەک ئاماژان پێکردم تێڕوانینە هەڵەیەکی گەورەیە بەڕاستی و قبولکردنی ئەم تێڕوانینە ڕێک قبولکردنی ڕوانگەی تورکە بۆ کورد تورکیایە بۆ کورد و قبولکردنی سیاسەتی تورکانەیە بۆ کورد، چونکە کوردی باش لە لای تورکیا و چەندین جار ئاماژەی بۆ کراوە کوردێکی مردووە نە کوردێکی زیندوو. کوردی باش لە لای تورکیا کوردێکە کە بە پاشکۆی ئەم ڕوانگە تورکیەیە، کوردی باش ئەو کوردەیە کە بە تورکی قسە دەکات کولتوری تورکی لە خۆیدا بەرجەستە دەکات. لە دەرەوەی ئەمە کوردێکی باش بوونی نییە. ئەگەر لە ئێستادا با بڵێن چەشنێک لە مهادەنە هەیە لەگەڵ هەندێک لە کووردا، ئەمە با بڵێن ئەو تاکتیکەیە کە تورکیا تێیدا شارەزایە، نەک بەشێک بێ لە استراتیژیەتی کاری تورکیا.
بەڵام من ئەوە دەزانم هیچ ڕۆژێک لە بۆ تورک تەنیا قەندیل مەبەست نەبووە بەڵکو تەواوی ئەم ناوچەیە مەبەست بووە لەبەرەوە لە بۆ تورکیا مەبەستمە بۆیەشە قەندیل لە زۆربەی کاتدا بەهانەیە چونکە ئەگەر مەسەلە تەنیا قەندیل بێ ئەی مەخمور بۆ کەمپی خەڵک لەوێدا بۆچی لی دەدرێ لەبەر ئەوە مەسەلەکە ئەو سیاسەتە تورکیەی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان بە وردی بینیمان لە کاتی با بڵێن ڕیفراندۆمەکە کاتێکە چۆن لە با بڵێن کەسێکی وەکو ئەردۆگان نەیتوانی خۆی بگرێت کاتێک کە باسی کوردەکە ئەمانە خێڵەکی ناتوانن خۆیان بەڕێوە بن ئێمە نەبین ئەوان بوونیان نییە هەموو ئەوانەمانەی ئەوەیە کە لە ڕاستیدا قەندیل ئەگەر بۆ تورکیا لە ئێستادا وەک ڕەمزێک بەکاردێنێت بۆ بەسەر باسکردن و بە سوپاکردنی کۆمەڵگەی تورکی لە ڕاستیدا تەنیا ڕەمزێکە ئەگەر نا سیاسەتە گشتێکە ئەوەیە کە نەفیکردنی کوردە لە هەموو قۆناغدا یەکگرتن و یەکبوون ئەگەر تەنانەت لە ئاستە با بڵێن جیۆپۆلەتیکەکەش نەبێت خۆ لە ئاستی گوتاری سیاسی بەردەوام پێویستە چونکە بەبێ گوتارێکی سیاسی هاوبەش کە بتوانین بەرامبەر بەویتر ڕابوەستینەوە ئەویتر بە ئاسانی شارەزای ئێمەیە دەمان ناسێ دەزانێ بە ئاسانی پارچە پارچە دەبین پارچە پارچە بوونێکی سیاسی کە لە قازانجی ئەو دەشکێتەوە تقریبا وەکو بوومە لەرزەیە کە شارێک وێرانەکە هەموو ژێرخانی ئاو و کارەبا و بنا و تەندروستی و هەموو ئەوانە وێرانەکات جەنگ لەسەر ناخی مرۆڤ و کارگەریانە هەیە منداڵێکە مەکتە خوێندنگەکەی ئەدرێتە بەر ساروخ هەروە کە بۆ نمونە لە کۆیش بینیمان زەمانێک لە ئازادی لە گەڕێکی ئازادی وانە درا یان کە فڕۆکە دێتە سەری ئەو کەسانەی کە هان لە دەوروبەری میلیشیات و هێزی چەکداری نافەرمی و مەترسی و هەڕەشەکانی ئەواندا ژیان بۆ ئەوانە معنای نییە لەولاو دایک و باوکەکە دڵی نیگەرانترە هەروەها ژێرخانی سەفرێ سەیرانێکە گەشت و گوزارێکە میوانی و تەعزیە و ئەو بۆنە کۆمەڵایەتیانە هەمووی تێکەدا لە خەڵک جەنگ بۆیە کاریگەریەکانی لە حقیقەتە هەندێک لە پسپۆڕانی دەرونی و دەروون ساغی و کۆمەڵناسی و ئابووری ئەڵێن ئەبێ ئەو کاریگەریانەی هەر جەنگێک تا 8 ساڵ بانگ بەمان قوڵترە بێتەوە و دوای دەیان ساڵە بێت دراسە بکرێت تێبینی بکرێ بزانین کاریگەریەکانی لە ڕاستیدا چەندێک قوڵ و مەترسیدارن هیچ سنوورێ نییە بۆ کاریگەری ئەو جۆرە شتانەکە هەیە و لە ناوچەی ئێمەدا کە هەندێک پاشماوەی ئیمپراتۆریەتی عوسمانی و سەفەوی هەیە و بەداخەوە کوردیش خۆی پاشخانێ لە جەنگی ناوخۆ لە جەنگی براکوشی لەوانەمان هەیە ئەتوانین بڵێن کە بارودۆخی ئیمساڵ زۆر مەترسیدارە لەگەڵ ئەوەیش کە کۆڕۆنا وشکە ساڵی شەرەیە هیوادارین ئاگرێ بکرێ بەم ئاوێ بکرێ بەم ئاگرێدا و نەختێک لایەنەکان سارد ببنەوە لە زمانی تونند و تیژ لە هەڕەشە لە چەواشەکاری لە خەڵەتاندنی خەڵک و گەنجەکان بۆ ئەوەی چەکداریان کەن و بیانکەن بە گژێکتریندا هەموو ئەوانە پێویستە ئێستا ڕەچاو بکرێت و لە بیرمان بێت کە لە زمانی کوردی خۆمانەکە بە جەنگیان وتووە شەڕ لەبەرەوە بە حقیقەت هیچ خێرێکی تێدا نیە هەر کەسێ بڵێت فلانە جەنگ فلان خێری بۆ ئێمە تێدا بوو تەنانەت بڵێ کوشتنی سەربازێ پێشمەرگێکی دژمن خێرێکی تێدا بوو بۆ ئێمە دیارە هیچ لە دەروون ساغی تێنەگەیشتووە لە گەشەی کۆمەڵایەتی تێنەگەیشتووە لە گەشەی دەرونی تاک تێنەگەیشتووە ئەگینا ئەو قسەی نەدەکرد تەحەداکانی تورکیە بۆ گەورەکردنەوەی هەندێک لە مزگەوتە مێژوویەکان هەڕەشەکردنی لەسەر بەشێ لە خاکی ئەوروپا و قبرس و ئەوانە لێدانی کەمپەکان ئێمە لە بیرمان نەچێت ئێمە لەگەڵ حکوومەتێکە هەڵسوکەوتەکەین کە ئەتوانین بڵێن لە 10 ساڵی ڕابردووە 8 پەیامنێری قەناتە عالەمیەکان لە ناو فڕۆکەخانەی ئێستەمبولە بزر کراون ون کراون لەبەرەوەی راپۆرتەکەیان نەچێتە هیچ کوێ لەگەڵ بارودۆخێکی ئەوها بێ زۆر بە حەزەر بین هەروەها کە ناتوانین بکەوێنە ململانەی لەگەڵی ململانەی ڕاستەوخۆ بەڵام ئەبێ لەگەڵ ئەو دژمنە ئیقلیمی دەوروبەرانەمان کە بەداخەوە ئێستا زیاتر ئەوانیش لایەنگری ترۆرن دیمان لەگەڵ داعشوانە چۆن هەڵسوکەوتیانە کرد لەگەڵ بەرەی نووسرە و لەگەڵ کەسانی تر زۆرە بێ بە حەزەر بین لێیان خۆمان شەڕی ناوخۆ براکوژی دروست نەکەین ڕەچاوی بارودۆخی هێزەکان و حیزبەکانی کوردی بکەین کوردی عەرەب تورکمان دراوسەکانمان هەموو یەکترین بپارێزین لە ئاشتی و لە
بارێکی دەروون ساغیە بۆ ئەوەی منداڵەکانمان لەوە وێرانتر نەبن بۆ ئەوەی جیلێکمان بە بیرۆری خراپەوە نەنێژرێت ینی ئێستا توت میشاکە ئەو خەڵکە لەسەر یەک ئەوە داعش ئەوە کڕۆنا ئەوە وشکە ساڵی ئەوە موچە بڕین ئیتر ئەمانوێت چمان بەسەر بێت بەس نەرمونیانی و ئاشتی قسەکەی گاندی کە ئاشتی ڕێگا نییە ئاشتی خودی ژیان ئاستی ڕێگای نییە بۆ گەیشتن بە ژیان ئاشتی خودی ڕێگاکەیە ژینگە پارێز بن ئاشتی پارێز بن